باڵەکایەتی ناوچەیەکە هەمیشە پلەکانی گەرمای تێدا نزمە، بە تایبەتی لە کاتی هاتنی وەرزی سەرما ژیان لێرە جیاوازی هەیە. بە جۆرێک دانیشتوانەکەی پێویستی زۆریان بە سوتەمەنی دەبێت. لە ئەگەری نەبوونی سوتەمەنیش ڕوو لە داربڕین دەکەن وەک جێگرەوەیەک لە بڕی سوتەمەنی. پێویستی نەفر ئەگەر بەڕاستی تەوێ ئەگەر هەر ژن و مێردێک بن ئەگەر هەر غرفێکیان نەبی هەر ماڵێ پێویست بە پێست بەرمی هەر بە سۆبەی کەواتە ماڵ هەیە پێست بەرمیل ماڵ هەیە تا 15 بەرمیل لات سەر بکەم زەعمێدەواری حکومەت چاوە بەو شتێدا بخشینیتەوە نفتی لۆ ئەو منتیقەچیانە دابین بکە ئەگەر لۆ شاران بەس منتیقی شاران وەچیمە نییە منتیقی شاران ڕۆژ لە دەرێبی سۆبەی ناوێ منتیقی شاران ئەگە سۆبەی کارەبایی هەبی بەسیتی ئیمە ئەو شتانەی بەس نابی ئێستا شەبین ئەو لێر و دار و درختەی خەڵک هەمووی بڕی لە تاوێ خۆ دەستی پێکردیا. ئێستا حکوومەتی هەرێم وەک پێویست سوتەمەنی بەسەر هاوڵاتیان دابەش ناکات. هاوکات نرخی سوتەمەنی بە تایبەتی نەوتی سپی لە بازاڕەکاندا بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. ئەو هۆکارانە شوای کردووە بەشێکی زۆری هاوڵاتیان لە توانایان نەبێت بڕی پێویست لە سوتەمەنی بۆ خۆیان دابین بکەن بە ناچاری پەنا بۆ بڕینەوەی سروشتی ناوچەکەیان دەبن. نیگەرانی لەوەی کەوا هاوڵاتیان ڕویان لە سروش کردووە داری تەر ئەبڕن بەڵام هەست دەکەین ئەو داربڕینەیان یاخود تێکدانی سروش بێ هۆکار نییە بەڵکو ئەوە لە ناچاریە. ئێمە داوا لە حکومەت ئەەکەین بۆ ئەوەی ئەو سروشتە تێک نەچی یەکەم جار ئەوان بەرپرسن نەک خاوەن ماتۆڕەکان و خاوەن بیورەکان کە ئەچن سروشتێک ئەدەن. ئێمە داوا لە حکومەت ئەەکەین ئەو بەهانەیە نێڵیتن بۆ ئەوەی هاوڵاتیان بچن جارێکی دیکە ئەو سروشتە جوانە تێک بدەن با سوتەمەنی بۆ هاوڵاتیان دابین بکە. ئێمە گرێنتی ئەکەین کەوا هاوڵاتیان یەک کە دەداریش نابڕن. لە کاتێکدا حکوومەت ماوەی چەند ساڵێکە لە بەشێکی زۆری ناوچە شاخەویەکان تەنها بڕی 200 لتر نەوتی سپی نەداوە بە هاوڵاتیان. دانیشتوانی سنوورەکە نیگەرانن لە نەبوونی سوتەمەنی لە بەرامبەریشدا بە ناچاری ڕویان لە داربڕین کردووە بۆ ئەوەی خۆیان لە سەرمای سەختی وەرزی زستان بپارێزن. هاتنی وەرزی سەرما و دابەزینی پلەکانی گەرما هاوکات پێنەدانی سوتەمەنی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوڵاتیان و بەرزی نرخی سوتەمەنی لە بازاڕەکان داوای کردووە هاوڵاتیان ڕوو لە داربڕین بکەن لە کاتێکدا نیگەرانن بە بڕینەوەی سروشتی ناوچەکەیان بەڵام پێیان وایە ڕێگا چارەیەکی تر لە بەردەمیان نییە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، باڵەکایەتی.